ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز. من ناوڕۆتۆفیقم لە ئەڵقێمشەوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر چارەسەری قەیرانەکانی هەرێمی کوردستان. هەمووان دەزانین کە لە هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە یعنی کۆمەڵێک قەیران باڵی کێشاوە بەسەر هاوڵاتیان و هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکاندا کە تا ڕادەیەک یعنی چارەسەرکردنی ئەو قەیرانانە لە ڕابردوودا هەم قورس بوو هەم ئەستەم بوو و بێموچەی وای لە هاوڵاتیان کردبوو کە یعنی ژیانیان لە ڕەزالەت و ناخۆشیدا بێت. برینی بوجە لە بەغداوە ئەمە جارێکی دیکە کاریگەری هەبوو بۆ سەر هاوڵاتیان و بۆ سەر ڕەوشی هەرێمی کوردستان بەگشتی. هاتنی ڤایرۆسی کۆرۆنا لە ماوەکانی ڕابردووداوە لە ئێستاشدا ئەمەش جارێکی دیکە وای کرد کە یعنی دۆخی هەرێمی کوردستان بە ئاراستەیەشی قورستر و جیاوازتردا بڕوان لەوەی کە هەبوو. ماوەکانی ڕابردوو پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانیش تا ڕادەیەک باش نەبوو و پەیوەندیەکانیان ئاسایی نەبوو. بەڵام ئەوەی کە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بینیمان و لە ئێستاشدا کە جموجۆڵێکی سیاسی و جموجۆڵێکی باشە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەیە، چه ئەوانی کە پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستانن بەشدارن لە کابینینەوە و چه ئەوانی لە دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستانن بە ئاراستی ئەوەی کە پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە و پتەوی بکەن لە پێناو بەهێزکردنی یاخود لە پێناو باشکردنی ڕەوشی ئاڵۆزی هەرێمی کوردستان و دۆخی سیاسی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان تا چەند ئەتوانێت ینی پەیوەندیەکانی لایەنە سیاسیەکان لە نێو خودی خۆیدا بەرەو باشی بکات و کاریگەری هەبێ بۆ سەر باشبوونی ڕەوش و دۆخی هەرێمی کوردستان. تا چەند باشبوونی ڕەوشی هەرێمی کوردستان کاریگەری هەبێ بۆی کە هەرێمی کوردستان پەیوەندیشی باش و ئەکتیڤی لە هەموو ڕۆکانەوە لەگەڵ بەغدا هەبێت. ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان لە ئێستادا تا چەند ئەتوانێت داوا و داخوازیەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە بەغدا بە پێی یاسا و بە پێی ماف و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەدەست بێنێت. لە دوێنێ و چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەکان لە نێوان لایەنە سیاسیەکان بەگشتی بەڕێوە چووە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا. ئەمڕۆژ کۆبوونەوەیشی دیکە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی بەڕێوە چوو بۆ باسکردن لە دۆخی سیاسی هەرێمی کوردستان، باشکردنی ڕەوشی هاوڵاتیان و گوزەرانی هاوڵاتیان و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا. بڕیارە بەیانیش کۆبوونەوەیشی گرنگ لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە نێوان بزوتنەوەی گۆڕان، پارتی دیموکراتی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە بچێت بۆ باسکردن لە سەرجەم کێشەکان کە لە هەرێمی کوردستاندا هەن و باشکردنی ئەم دۆخە دژواری کە ئێستای بینین لێرە و لەوێ خۆپشاندان هەیە، بارەگای لایەنەکانە سووتێنرێت، خۆپشاندەر و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکوژرێت. ئەم وڵاتە وڵاتی هەمومانە و ئەگەر بڕیارە باشی بکەین و ئاراستەکان و ئایندەمان بەرەو باشی بڕات دەبێ هەمومان بەشدار بین تیایدا. بەڵام ئەگەر بڕیار بێ وڵاتە بەرەو خراپی بڕات هەمومان لە کۆتایەکەیدا زەرەرمەند دەبین. ئێمەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆمەڵێک تەور و باسی کراوە لەسەر باشبوونی ڕەوشی هەرێمی کوردستان بە میوانداری بەڕێز عەلی حسێن بەرپرسی مەکتەبی پەیوەندی کوردستانی و عراقیەکانی پارتی دیموکراتی کوردستان کە بەڕێزیان بە سوپاسەوە لە شاری هەولێر لەگەڵمانن. کاک عەلیەم کاتت باش، سوپاس دەکەم کە قبوڵت کرد میوانی پانۆرامابی بۆی کە گەنگەشەیەکی جدیانە و کۆمەڵێک پرسیار و کۆمەڵێک تەوەر بوروژێنین بە ئاراستەی ینی باشبوونی ڕەوشەکە و هێوربوونەوەی بەڕاستی ینی ئەو گرژی و ئاڵۆزیانی کە ئێستا لێرە و لەوێ هەیە. منەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم بە گشتی جەنابتان وەکو بەرپرسی مەکتەبی پەیوەندی کوردستانی و عراقیەکانی پارتی دیموکراتی کوردستان بە گشتی لەسەر ئەم دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا گوزەرێت قسەتان چییە و خوێندنەوەتان چییە بۆ ئەم بار و ڕەوشەی کە هەیە؟ فەرموو کاک عەلی. سوپاس، سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویست. حقیقات ئەوڕۆ دۆخی کوردستانیش بەشەکە لە دۆخی سیاسی عێراق و بەشەکە لە دۆخی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ناوچەکەش بەگشتی و لە هەمان کاتیشدا هەندێک شتی بابەتی متەڕابەت یعنی پێکەوە گرێدراویش هەنە لەسەر ئاستی جیهان، ئەوەی کە پەیوەستە بە بابەتی پەتای کۆرۆنا، ئەوەی کە پەیوەستە بە بابەتی ئابووری لە دابەزنی نرخی نەوت،
لە کاتێک بە تایبەتی لە ماوەیەک لەمەوبەر و کۆمەڵک بابەتی تریش بە تەکیید هەمویان تەواوکەری یەکترن. ئێمە لە هەرێمی کوردستان کۆمەڵک گیر و گرفتی ناوە خۆیمان هەیە و هەندێکی پەیوەستە بەناو خۆمان چ لە حکومڕانیدا لە حکوومەت و هەندێکیشی پەیوەستە بە گرفتی نێوان لایەنە سیاسەکان و لە هەمان کاتیشدا هەمومان پێکەوە کۆمەڵک گرفتمان هەیە هەرێمی کوردستان لەگە مەرکەز لە بەغدا. ئێمە دەوڵەتیش نین حقیقەت ئێمە هەرێمێکین کۆمەڵک ئیلتیزاماتی دستوری و یاساییمان لەسرە لە دەوڵەتی ئیتیحادیدا ئەو دۆخە نەخوازراوەی ئابووری و پەتای کۆرۆناش هاتیە بە تاکید تەسیری زیاتر لەسەر عێراق بەگشتی و بە تایبەتی لەسەر ئێمەش دەبێت چونکە ئەو دەوڵەتانەی دنیا بنیەیەکی اقتصادی بەهێز و مێژوویەکی دوور و درێژیشان هەیە لە ئەزمموی حکومڕانی و لە ئابووریش حقیقت لە هەموو بوارەکان. ئێمە عێراق هەربخۆی لە حالە دروستبوونیەوە کۆمەڵک گرفتی هەیە تاکو ئەمڕۆ لە دامەزراندنی دەوڵەتی عێراقەوە و بە تایبەتیش لەو دوایانە ینی حکومڕانی لە عێراق حکومڕانێکی تەندروست نەبووە. هەرێمی کوردستانیش ئێمە بەپێی هەموو بڵێن تەقیمی نێودەوڵەتی و منەزەماتی نەتەوەیە گرتوەکان و منەزەماتی دەولی ینی حقیقت لە زۆر ڕوەوە کوردستانیان شار و شارۆچکانی کوردستان بەراورد لەگە شار و شارۆچکانی عێراق یەکجار زۆر فەرقی زۆر بۆ باشتر بووە بەڵام مانای ئەوە نییە ئێمەش بەبێ کەم و کوڕی بووینە نەخێر ئێمەش کەم و کوڕیمان هەبووە هەندێکی پەیوەست بۆ بەناوە خۆمان هەندێکیشی پەیوەست بووە بە حقیقت باو دۆخە سیاسی عێراق چکە مەتەوەقعمان وا بووە ئەو عێراقی دوای 2023 عێراقی شەراکەت پێشبینی ئەوەمان دەکرد کە عێراقی هەموو لایەکمان بی ئەو دەستورەی کە هەمومان پێکەوە دەنگمان بۆ داوە کارمان بۆی کرد ئەو مادە دەستوریانەی کە پەیوەستن بە ماف و داخوازیەکانی خەڵکی کوردستان ئەو مادە دەستوریانە وەکو پێویست جێبەجێ نەکرای یەک لە گرفتەکانی ئێمە لەگە مەرکەز لەگە بەغدا ئەوە بووە. جا ئەوەش حقیقت هەندێک گرفتی ناوە خۆش بوو هەندێک جار چکە تەجروبە یعنی بە ئەزمون بۆمان دەرکەوتووە هەر کاتێک لایەنە کوردستانیەکان لە نێو خۆیان کۆک بوو بن بە تایبەتی لە بابەتە استراتیجیەکانیان ئەو باباتانەی کە خاڵی مشتەرەکیان خاڵی هاوبەشی هەموو لایەنە سیاسەکانە ئەوەی پەیوەستە بە بەغدا یەک بووی بین کۆک بووی بین ئێمە دەستکەوتی باشمان بەدەست هیناوە لەسەر ئاستی مەرکەز حکوومەتی ئیتیحادی حساب بۆ کراوە لایەنە سیاسەکان حسابی بۆ کردوون بەڵام هەر کاتێک تاکید ناکۆچی بوو بیتن لە نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتی لایەنە سیاسی ئەساسیەکانی هەرێمی کوردستان ئەوانەی کە پێگەیان و متمانەی زۆری خەڵکیان هەیە بتاكيد درس بو او درزه طبيعي لایەنە عێراقیەکانیش سوودیان لەو دەرزە بینیوە و هەندێکیش حسادەتی سیاسی هەیە حسادەتی ئابووری هەیە و هەندێک جار بە حقیقت پیلانیش هەیە تەسەور نەکەین ئەو ئەزمموی ئێمە بەبێ دوژمن بیتن ئەزمموی ئێمە دوژمنیشی هەیە و هەوڵ دەدەن کۆسپی بۆ دروست بکرێت و پێشکەوتەکانیشی ڕابگیرێتن و مەشاکلیشی بۆ دروست بکرێت. بڵێ کاگەلێک و ئەمەژەت پێدایانی شیکردنەوەیشی ورد و ینی دیبلۆماسیانەت کرد بۆ ئەوەی کە بۆ نمونە ئێستا ئێمە ئەگەر باز لە خودی ناوخۆی خۆمان بکەین بە دیاریکراوی ینی پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان وەکو جەنابی شت ینی ئاماژەت بۆ کرد کاتێکم پەیوەندیانە خراپە بێ ئێمە لە بەغدا بێهێز دەبین و کاتێک کە دۆخی بەغداش نالەبارتر دەبێت ینی کاردانەوە و ڕنگدانەوەی خراپی بەسەر دۆخی نالەباری هەرێمی کوردستانەوە بێت. بەڵام ینی پرسیارەکە لێرەدا ئەوەیە لە ڕابردوو کاتێک کە پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان لەگەڵەوەی کە ئەمانە بەشداریش بوون لە حکوومەت هەرێمی کوردستان و پێکێنانی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان زۆر جار ینی هەوراز و نشێوی تێکەوتووە و بێ متمانەی دروست بۆ لە نێوانیاندا. من ئەمەوە پرسم ینی بەڕاستی نەبوونی متمانە بە تایبەتی لە نێوان لایەنە سیاسیە سەرێکیەکانی هەرێمی کوردستان وەکو جەنابی شت ئاماژەت پێدا کە ئەمانە ینی پێکێنەر و خوڵقێنەری ئەم ڕەوشەن کە لە هەرێمی کوردستان ئێستا دەگوزارێت یاخود ئەو دەستکەوتانن کە لە هەرێمی کوردستان هەیە بۆچی دەگەڕێتەوە ینی بۆ متمانەیان بەیەک نییە و کاتێک کە متمانە نامێنەیە بۆ ئێمە ئاوە بەو شێوە بێهێزە دەچینە بەغدا و لە بەرچاوی بەغدا دەرەکەوین بەڕاستی بۆ چارەسەرکردنی کێشەکانمان بە دیاریکراوی. والله ڕاستە طبیعی ئەو بابەتە لە کۆبنەوەکانی نێوان خۆشمانەوە بەڕاشکاوی باسمان کردووە ئەوەی گرنگە متمانەی نێوان لایەنە سیاسیەکانە. ئێمە ڕاستە حزبی جیاین ڕوئای جیامان هەیە بۆ چارەسەری گرفتەکان ڕوئای جیامان هەیە بۆ حکومڕانی بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە خاڵی هاوبەشمان هەیە ئەو خاڵە هاوبەشانەی کە پەیوەستن بە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی عێراقیش
و زۆر بەڕاشکاوی ئەو بابەتانەمان باس کردووە بە ئەزممویش وەکو پێشتریش باسم کرد بۆمان دەرکەوت ئەو کاتانەی کە ئێمە یەکڕێز بووین پەیامێکی کوردستانیمان هەبوو دەستکەوتی گەورەمان بەدەستینەوە حسابی زۆریشمان بۆ دەکرا حقیقت ئەو کۆبوونەوانی ئەو دوایانش ئێمە چەندین کۆبنەوەن بە تایبەتی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و لە گەل بزوتنەوەی گۆڕان طبیعی خەریکی وە سبەش کۆبوونەوەیەکی لەسەر ئەو بابەتە هەیە لەسەر ئەو بابەتانی کە پەیوەستن یان ئەو گرفتانەی کە لە ناو خۆمان هەن و ئەو داخوازی و داواکانی خەڵک مەسەلەی بودجێ مەسەلەی موچێ ئەو گرفتانەی لەگەڵ بەغدانە بۆیە بتوانین خیڕابەکی هاوبەشی کوردستانی دروست بکەین و زۆر بەڕاشکاوی ئەو بابەتەمان باس کردوون چونکە حقیقت یعنی ئەگەر مەترسێک ڕوبەڕووی هەرێمی کوردستان بیتەوە مەترسیەکە ڕوبەڕووی لایەنێکی سیاسی دیاریکراو نابیتەوە ناکرێت ئێمە مەسەلەن لە دەسەڵات بین لە هەمان کاتیشدا ئۆپۆزیسیۆن بین دەکرێت مەسەلەن گلەی و تێبینیەکانی ئەحزابی هاوپەیمان لەناو حکوومەتدا لە کۆبنەوەکانمان بەڕاشکاوی لەگە یەکتر باز بکەین لە هەمان کاتیشدا ئەوانەی کە درەوەی حکوومەتیشن ئۆپۆزیسیۆن لە وڵاتی پێشکەوت و وڵاتی دیموکراسی ئۆپۆزیسیۆنیش بەرپرسیارەتی لەسەر شانە ینی مانای ئەوە نییە ئۆپۆزیسیۆن دژی ئەو تەجروبێ و دژی حکوومەتی خۆی بیتن ئەو تێبینیەکان گلەی و گازاندەکان پیشان ئەداتن بۆی هاوکاری حکوومەت بیتن هاریکار بیتن و داکۆچیکەری داخوازیەکانی خەڵک بیتن ئەوەی ئێستا بەداخەوە هەندێک جار ڕوودەدات ئەمە دەرچوونە لە بنەماکانی دیموکراسی دەرچوونە لە بنەماکانی ئۆپۆزیسیۆن بوون و ئاراستەکردنی خەڵکەکە بە شێوەیەکی نادروست ئەگەرنا خۆ ئەوڕۆ لە کوردستان یان لە عێراق بە تایبەتی مە باسی کوردستان دەکەین هاوڵاتی ئێمە موچەخۆری ئێمە داخوازی هەیە بە شێوەیەکی مەدەنی بە شێوەیەکی درستی یاسایانە بێتن داخوازی بکاتن ئەرچی حکوومەت و لایەنە سیاسەکانیشە گوێی لێ ڕابگری و بەڕێز و تەقدیرەوە مامەڵی لەگەڵ بکە بەڵام ئەوەی کە ئێستا دەبینین لە بە شێوەیەکی توندوتیژی سوتاندنی بارەگا و فەرمانگە حکوومیەکان بەتەکید ئەمە دەرچوونە لە کاری مەدەنی و ئەمە دەچیتە قال بکە ئەو پیلانەی ناحەزان و دژمنان هەوڵ دەدەن بۆ هەرێمی کوردستان بنێنەوە ئەو پەیام و بەرنامەیە جێبەجێ بیتن بەڵام تەکید من تەسەور دەکەم ئەوڕۆ لایەنە سیاسیەکان چ ئەوانەی لە حکومڕانن چ ئەوانەی دەرەوەی حکومڕان دەزانن مەترسیەکە گەورەیە و دەزانن ئەو مەترسیە تەنها ڕوبەڕووی لایەک نابیتەوە ڕوبەڕووی ئەزمموی هەرێمی کوردستان دەبیتەوە قەناعەتم وایە لە دانیشتەکانی داهاتوو ئێمە هەم بۆ ناوەخۆ هەم بۆ بەغداش حقیقت پەیاممان دەبی و بەرنامەشمان دەبیتن و بەو پەیام و بەرنامانەش دەتوانین متمانە دروست بکەینەوە ئەو متمانەیە دەتوانین دیفاع لە داکۆچی لە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و لە بەرژەوەندەکانی لە داخوازیەکانی هاوڵاتی هەرێمی کوردستانش بکەین. کاگالی وەکو جەناب دامەژەت پێدایانی بۆ نمونە و کێشە و گرفتانی کە ئێستا بە تایبەتی مەگەر باز لە ڕەوشی خەڵک و ینی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەین یعنی تا بۆ نمونە حکوومەت هەرێمی کوردستان بە ئاشکرا دەڵێت ینی کێشە هەیە و گرفتمان هەیە و دەمانەوێت بۆ نمونە کێشەی هاوڵاتیان چارەسەر بکەین خودی لایەنە سیاسیەکانیش لە پارتیەوە بۆ نمونە یەکێتی گۆڕان سەرجەمیان ینی قسەکردنەکانیان بۆ ئاراستەیە کە ئەمانیش بە هەمان شێوەی حکوومەت هەرێمی کوردستان کە خۆشیان بەشدارن لە کابینەکەدا خەمخۆرن بۆی کە کێشە و گرفتی هاوڵاتیان چارەسەر بکەن قەیرانی دارایی کۆتایی پێبێنن قەیرانی بێموچەیی یاخود دواکەوتنی موچە کۆتایی پێبێنن بەڵام ینی ئەوەی کە لە ئێستادا ینی خەڵکی چۆنەڵی وەها لێ کردووە کە باوەڕیان بەم گفتانە نەمێنێت ینی چۆنەڵی نەفەس درێژیانە چۆماوەیەکی زۆر چاوەڕێیان کرد نەحکوومەت نە لایەنە سیاسەکان نەیانتوانی ئەم قەیرانانە بە کۆتا بێنن یاخود بەلایەشیان بخەن ئەوەی کە هەیە ینی چۆنەڵی هاوڵاتیان وهیان لێ هاتووە ئێستا دەڵێ کۆبوونەوەکان تەنها بە مەبەستی حیزبیانی خۆیان یاخود دابشکردنەوەی جارێکی دیکە پۆست و دەورەکانی خۆیان دەبێت بۆ ئەمەیان ینی بەڕێستان وەکو ینی بەرپرسێکی باڵا لە پارتی دیموکراتی کوردستان وەڵامە چی دەبێت ئایا ڕاستەمی کە هاوڵاتی و چاودێرانی سیاسی ڕەوشەکە دێڵێن یاخود نەخێر لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیش لەم دۆخە دژوارەدا هەر ئەتوانن بەم شێوەیە هەنگاو بنێن وەڵاهی کاکە زانی خۆی ئەرچی میدیایە لە کوردستان ئەرچی ڕۆشنبیرانی کوردستانە ئەرچی لایەنە سیاسیەکان و نخبەی سیاسی و ڕۆشنبیری کوردستانیشە واقع لە بۆ کۆمەلگا بۆ خەڵک ڕوون بکەنەوە بەداخەوە هەندێک بۆ بەرژەوەندی شخصی و بەرژەوەندی حزبی هەوڵی ئەو دۆخە بقۆزنەوە مزایدە بکەن ینی حقیقت حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ماوەی ئەو ساڵی ڕابردوو
بەرنمەیەکی باشی بۆ چکە بەرنمەیەکی باش و پوختەی بۆ چاکسازی بۆی بتوانانی چاکسازی چونکە ئەگەر هەندێک چاکسازی لە ناو حکوومەتدا نەکرێتن ڕەنگە حکوومەت ناتوانیتن بەشێک لەو گرفتانەی چارەسەر بکات چونکە هەندێکی پەیوەستە بە حکوومەت بە ئەنجامدانی چاکسازی و هەندێکیشی پەیوەستە بە استحقاقاتی ئێمە لە بەغدا ئەوەی پەیوەست بە هەرێمی کوردستانی حقیقەت ئەمە ناشارینەوە لە ئەنجامی بێبەرنامەیی حکومڕانی ئێمە لەو ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە دوو ئیدارەی یعنی خەڵکێک ینی بەپێی پێویستی لە دامەزراندن لە هەندێک شوێن ڕەنگە زیاد لە پێویست مەسەرەن قوتابخانەیەک پێویستی بە 4 کەس بۆ احتیمالە 30 کەسی لەسەر دامەزرابی مزگەوتێک پێویستی بە 4 کەس بی احتیمالە 20 کەسی لەسەر دامەزرابیتن ئەمە هەلەی سیاسی هەردوو لامان بۆ بەڕاستی ئەمە ئەو ڕۆژ ئێمە کەتینە بەرپرسیارەتی موچەی ئەو خەڵکە ئەبێدا ئەو موچەیە دابین بکەین ئەگە بەراوردی موچەخۆری هەرێمی کوردستان لەگەڵ ژمارەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین بەراورد بکەین لەگە هەندێک دەوڵەتی کە خاوەن سیادە و دەوڵەتی نەوتیشن ژمارەی فەرمانبەریان موچەخۆری ئێمە زیاترە لێرەدا ئەمە ڕووی داوە پێویستی بە چاکسازیەک چی بنەڕەتی چاکسازیەکەیە کە ئێمە هەم لایەنە سیاسەکانی ناو حکوومەت و هەم حکوومەتیشی بۆ خۆی طبیعی یاساکە دەرچووە وەکاری لەسەر بکرێت نەبیتە هۆکاری ئەوەی کە تەسیر لە موچەخۆری ڕاستەقینە یان فەرمانبەری ڕاستەقینەی هەرێمی کوردستان بکە ئەوەی پەیوەستی بە حکوومەت ئەوەی پەیوەستی بە بەغدایە ئەنی حەقا وەکو باسم کرد نخبەی ڕۆشنبیر و سیاسی ئێمە لەوە وریابین حکوومەتی بەغدا طبیعی ئەمە حەقمان هەیە بەپێی دستور بودجەی ئێمە بودجەی هەرێمی کوردستان ئەین تقریبان کێشەکانی ئێمەی هەرێمی کوردستان ئەوەی پەیوەستە بە مادەکان بە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەوەی پەیوەستە بە استحقاقاتی پێشمەرگە ئەوەی پەیوەستە بە قانونی نەوت و غاز ئەوەی پەیوەستە بە کۆمەڵک بابەتی تری کە حکوومەتی فیدرالی ئیلتیزاماتی لەسەر هەمووی کۆکردیتەوە لە بودجە و موچەی کوردستان بۆی ئەو تشتانە لەبیر خەڵکی بەریتەوە ئەوەش ئەو ڕۆژێ باوەڕ بکەن وتەبێژی حکوومەت ئەحمەد مەلات تەڵال تەسەور دەکەم لەبەرەوەش لەبەر ئەو قسانەش لە زەختیان لەسەر وەکۆزیران کردوی لای دابیتن زۆر بە ڕاشکاوی گوتیکا کە ئەگەر ئێمە سەتا دا طبيعي صح استحقاقي إما سطح حفظه وإحصاء نكرة العراق أجر سطح دا يازدي بودجي هريمي كرد يعني أول كبر هريمي كردستان دكي بدري تقريبا زيادة لمليارك لا مانغانا يعني مانغانا مليارك دولار أبي بدري تهريمي كردستان لو مليارة طبيعي 750 مليون دولار مانگانە ئەو نەوتەیکە لەسەر ئێمە پێویستە کە ڕۆژانە خەڵکێک مزایدەی پێوە دەکەڵێن بۆ نەوتەکە تەسلیمن کاکە پارەی نەوتەکە دەجێڕنەوە ئەو پارەی کە ئێمە تەسلیممان نەکردیە دەجێڕنەوە چکە ئەمە کاتێک ئێمە بە ئیتیفاق بەڵێ ئەمە کاتێک نەوتەکەش لە کابینەی پێشووتر بە ئیتیفاق ئەو نەوتەی دیاریکرا و تەسلیمیش کرا بەڵام بەغدا ئامادەی ئەو جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنە نەبوو بۆیە ئەو نەوتەی کە ئێمە ڕێککەوتین تەسلیم بکەین کە تەسلیم نەکرا معنای ئەوە نییە بەغدا پارە دەنێری ئەو نەوتەی کە تەسلیم ناکرێ 250,000 بەرمیلە لەگەڵ ئەو پارەی بریم سنوورەکانی گومرگەکان مانگانە لەو ملیار دۆلارە 750 میلیۆن دۆلار بەغدا لە هەرێم دەجێڕیتەوە ئێمە ئەوەی کە استحقاق بوو بدرێ بەلایەنی کەم 250 میلیۆن بوو یعنی 320 میلیاری دەکرد ئەوە بوو نەیدەنارد دیسان ئەوەشی بەستیتەوە بە نەوت کاکە تو پارەی نەوت دەجێڕیەوە طبیعی بەڕاستی هەم میدیایی ئەو میدیایی کە دژی حکوومەت قسە دەکە و هەمیش ئەوانەی مزایدە دەکەن لە بەغدا بۆ دەنگ چونکە ئەسڵان فەشەلیان هینایە لە حکومڕانی بڕۆ ناوچەکانی جنوب لە ئاو لە کارەبە فەشەلیان هینا دایانەوێت فەشەلی خۆیان بەوە بشارنەوە بەوە بە خەڵکی خۆیان بە شارعی خۆیان دەڵێن وڵا کوردستان نەوت تەسلیم نەکە کاکە کوردستان تو 250,000 بەرمیل ڕێککەوتن کراوە مقابل بەوە تو پارەکە دەجێڕیەوە ئەو پارەیە کە لێرە ڕۆژانە نەوتەکە دەفرۆشێت ئەو پارەیە لە میزانی کوردستان دەجێڕیەوە بەڵام ئەوەی کە ئیستحقاق لەسەر جێڕانەوە کەشت ئەوە نادەی طبیعی بەغدا مقصرە لەوە وەکو کارتەی فشار بەرامبەر هەرێمی کوردستان بەکاردەینی و بۆ ئینتیخاباتی داهەڵبژاردنەکانی داهاتووش حقیقەت ڕەنگە دەستی دەور و بەر و لە یعنی خەڵکی تریشی تێدا هەبیتن بۆی زەختێک لە هەرێمی کوردستان بکەن و هەوڵ بدەن هاوڵاتی هەرێمی ینی خەڵکی ئەحزابی کوردی و قیاداتی سیاسی بێخنەژێر بەرپرسیارەتی بەرامبەر هاوڵاتی هەرێمی کوردستان تەکید و ئەوەش ئەوەی کە ئەو ڕۆژ دەیبین حقیقەت بەشێکی ڕنگدانەوەی ئەوەیە چونکە خەڵکێک بە بەڕائەت بە دڵسۆزی
دێتن بەبێ ئەوەی وردەکاری ئەو بابەتانە بزانیت. کاگالی هەم لە قسەکانی ڕابردوو دەم لە ئێستاشدا باسی ینی لەوە کرد کە لە هەرێمی کوردستان گرفتی ناوخۆیمانێ ئەوەی شێک لەو گرفتە ناوخۆیانش کە هەمیشە ینی زۆرێک لەلایەنە سیاسەکان و حکوومەت هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان ینی هەمیشە دانی پێداناوە دەیەوێت کە چارەسەرێکی ڕیشانی بۆ بدۆزێتەوە ئەویش بۆ نمونە بوونی گەندەڵیە یاخود پرۆژەی چاکسازیە کە دەبێت لە زۆرێک لە سێکتەرەکانی هەرێمی کوردستان و زۆرێک لە بوارە گرنگەکانی هەرێمی کوردستان لە کەرتی نەود لە داهات لە فرۆشتنی ئالەمانەدا بکرێت. بەڵام ینی من ئەمێ بپرسم لە بەڕێستان ینی ئەوەی کە ڕێگرە لە چاکسازی ئەوەی کە ڕێگرە لە نەهێشتنی گەندەڵی حکوومەتە یاخود لایەنە سیاسیەکانە بەڕاستیانی چکە بۆ نمونە هەموو داواکەن کە با چاکسازی بکرێت با گەندەڵی نەمێنێ بەڵام دوجارە بینین کە چی چاکسازی بەو ئەندازەیە نەکراوە لە هەرێمی کوردستان و گەندەڵیش بەو ئەندازەیە بنبڕ نەکراوە کە هەمووان داوایەکەن بە حەقەت. دەزانی خۆی بابەتی چاکسازی و ئێمە وڵاتێکی سیستەماتیکی وەکو یابان نین بەڕاستی نەکەر عێراق و کوردستان بەڵکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەتەکانی منتەقەش چاکسازی پرۆسەیەکە ئەو پرۆسەیە ئەبێ بە بەرنامە و بە سیستەم بکرێتن یعنی نا بە مەزاجی فلان حزب یان فلان شەخص و یان فلان وەزیر و فلان بەرپرس نەخێر ئەمە پرۆسەیەکە بە سیستەمە بێ بکرێەوە بێ یاسای بۆ دەربچرێ فعلەن یاسای بۆ دەرچۆ لە پەرلەمانی کوردستان وستا حکوومەت بە بەرنامە کاری لەسەر کردووە ئەو پرۆسەی دەستی پێ کردووە حقیقەت ئەو پرۆسەی دەستی پێ کردووە بەڵام پێویستی بە پشتگیری لایەنە سیاسەکان هەموو هەیە پشتگیری حکوومەت بن بۆی ئەو بەرنامەیە جێبەجێ بکە چکە حکوومەتیش بە تاکید لە کۆتاییەکەی دەپێکاتێ لەو حزبانە لەو لایەنە سیاسیانە بە تایبەتی ئەوانەی کە زۆرینەن یان ئەوانەی کە هاوپەیمانن لەناو حکوومەت ئەبێ پشتگیر بن ئەگەرنا بەرنامەکە دەستی پێکردیە بەرنامەی چاکسازی و حکوومەت لە هەموو سێکتەرەکان بە پرۆسەیەکی منەظام بە پێی ئەو قانونەی لە پەرلەمان کە سەبارەت بە چاکسازی دەرچووە بەڵام ئەمە نابیتە هۆکاری ئەوەی کە هەموو گرفتەکانی ئێمە لە ڕووی مالی چارەسەر بکە بەڵام ڕەنگە بەشەکی لێ چارەسەر بکە بەڵام ئەوەی تر حقیقەت ئەبێ ئێمە لەگەڵ مەرکەز ئیستحقاقاتی ئێمە ئەبێ یەکدەنگ بین بۆی ئیستحقاقاتی هەرێمی کوردستان مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان ئەمانە دابین بکرێن چکە حقیقەت ئێمە ئیلتیزاماتێکی زۆرمان کەوتوتە سەر بە تایبەتی لە ڕووی موچە مثلەن ئێمە ژمارەی نفوسی ئێمە یعنی لە کوردستان بەراورد لەگە موچەخۆر یان لەگەڵ ئەو فەرمانبەرەی کە هەیە حقیقەت ڕێژەکەی بەراوردکەی بە ستانداردێکی جیهانی ڕێژەکە زۆرە گە بەراورد ڕاست بۆیە تاکید ئیلتیزاماتێکی زۆر کە سەر حکوومەت. بەڵێ کاگالی ینی ئێستا بۆ نمونە بەیانی ئەم کۆبوونەوەی سێلایەنە پێکێنەرەکەی حکوومەت هەرێمی کوردستانن کەویش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەنی پێتان وایە ئەوەی کە ئێستا چەند ڕۆژێک ئامادەکاری بۆ دەکرێت و کۆبوونەوەی جیاجیا و دووقۆڵی و ئێستا بەیانی کۆبوونەوەی سێقۆڵی ئەنجام دەدرێت لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان ینی ئاراستەکان بەرەو خێرایی چارەسەرکردنی دۆخەکە ئەڕوات یاخود چی چاوەڕێکرێ بەڕاستی لەو کۆبوونەوەی بەیانی پێشبینیتان چییەکە عەلیە وەکو بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان؟ خۆی جارێک کۆبوونەوەکە خۆی لە خۆیدا بە حقیقەت هەنگاوەکی باشە ئێمە ئەو حزبانەی ئەوانەی کە هاوپەیمانین تأکید ئێمە اتفاقاتی سیاسیمان هەیە اتفاقاتی ئیداریمان هەیە بۆ پێکهێنانی ئەو حکوومەتە و لەو ڕێککەوتنانە کۆمەڵک تێبینی هەندێک لایەن هەیە پێویستە ئێمە ئەو گرفتانە چارەسەر بکەین متمانە لە چ دروست دەبیتن لەوە کە پێکەوە کار بکەین متمانەمان پێک هەبیتن و لە هەمان کاتیشدا ئێمە ئەو دۆخە ئابوووریەی کە ڕووی لە کوردستان کردووە لەسەر ئەوەز هەم دوێنێ و هەر ڕۆژەکانی پێشتریش زۆر وەستاین بۆی بتوانین دەریچەیەک ڕێگە چارەیەک بدۆزینەوە بە چ شێوەیەک بتوانین هەماهەنگ و هاوکار بین بۆی بتوانین لەو دۆخە دەرباز بین ئەو دۆخەی هەرێمی کوردستان تێپەڕین بتوانین طبیعی ئەو استحقاقاتی خەڵک ئەو داخوازیانەی خەڵک ئەو بابەتی کە پەیوەستە بە موتە چارەسەری بکەین عیلاجی بکەین و لە هەمان کاتیشدا ئێمە شاندەکانمان بۆ بەغدا تأکید پێویستی بە پشتگیری هەیە ئەو پشتگیریە چ لە لێرە لە هەرێمی کوردستان چ لەوەی کە شاندی سیاسی لە حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بەشدار بن لەو گفتوگۆیانە چونکە ئەگەر سەرۆکوەزیرانی عێراقیان بڵین حکوومەتی عێراقیش ئامادەی هەندێک بابەت بێڕەنگە لە پەرلەمان بە تایبەتی لەسەر بودجەی 21 ساڵی 2021 لەوانەیە
گرفت دروست بکەن چکە لایەنە سیاسەکانی تری عێراقیش ئەوان مؤثرن ئەوان بڕیار بەدەستن لەبەرەوەی زۆرینەی ناو پەرلەمان ئەوان بڕیار دەدەن بۆی پێویستە گفتوگۆ لەگەڵ ئەوانیش بکەین لەسەر ئەو بابەتانەی کە پەیوەستن بە گرفتەکانی نێوان ئێمە و بەغدا ئەوەش بە تاکید لە ئەمەش هەمووی ڕنگدانەوەی دەبیتن بۆ ژیانی خەڵک بۆ موچەی خەڵک بۆ ئەو گرفتانەی کە هەمانە سبەینێکە تاکید ئەو بابەتانە هەمووی بە ڕاشکاوی باز دەکرێن و بە بەرپرسانە مامەڵی لەگە دەکرێن و من وەکو بینیشم لەو کۆبنەوەکانی ڕابردوو ینی ئەو نیەتە هەیە ئەو طبیعی ئاراستەیە سیاسیە هەیە ئەو ئامادەیە هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان لەلایەن بڵین پارتی لەلایەن یەکێتی لەلایەن بژوتنەوەی گۆڕان یعنی ئینسان ئەوەی لێ دەخوێندەوە کە بە دڵسۆزی و بە هەستکردن بە بەرپرسیارەتی و بە مەترسی ئەو قۆناغەکە بتأكيد ڕوبەڕووی هەرێمی کوردستان و ناوچەکە بەگشتی بۆتەوە وڵی خۆی حەق ینی بەڕاستی کاگالی لایەنە سیاسەکانیش بە تایبەتی ینی زۆر جار یەکێتی و پارتی گلەی لێگەکەن حەقە ڕاشکاوانە لەم کۆبوونەوەنە گلەیەکان ئاڕاستی یەکتری بکەن ینی تر بۆ دەبێت شەرم بێسە زۆر جار ینی ئێمە دەبینین لە میدیاکانەوە ینی یەکێتی و پارتی گلەی لێەکەن یاخود لەسەر زۆربەی ینی کێشە هەستیارەکان لە میدیاکانەوە دەبینین وەڵامی یەک دەدەنەوە ئێ خۆتام کۆبوونەوەنە دەکرێت بۆ ناکرێت زۆر ڕاشکاوانە قسە لەسەر هەموو بابەتەکان بکەن بەجددی هیچ بیامە ئێمە بەسەراحەت دوێنێش ئەو بابەتەمان باس کرد و پێشتریش ناکرێ ئەو لایەنانەی کە بەرپرسیارەتیان لەسەرشانە هەموو لایەک بەرپرسیارەتی لەسەرشانە بەڵام ئەوانەی کە لە حکوومەتن و هاوپەیمانن لەناو حکوومەت زۆر ئاساییە تیمی هەردوو لە حکوومەتە ئەوەی کە لە تیمەکانی خۆیان دەست ناکەوێت گرفتە دەکرێت لە کۆبوونەوە هاوبەشەکان باز بکرێ و ئەوە ڕاشکاویش بوونەوە بەسەراحە ینی حقیقەت دوێنێکە لە کۆبنەوەکانی ئێمە و یەکێتی لە کۆبنەوەکانی ئێمە و بزوتنەوەی گۆڕان زۆر بەڕاشکاوی ئەو بابەتانە باسکران. بەڵێ کاگالی لە ڕابردوو لە قسەکانی جەناب تا باست لە ینی بۆ نمونە کاتێک ئێمە دێنە سەر باسکردن لە ڕەوشی هەرێمی کوردستان و هەندێک لە کاتەکان ئاڵۆزبوونی ڕەوشەکە چ لە ڕووی سیاسیەوە بیا لە ڕووی ئابووریە لە هەر ڕوەکانی دیکە کە کاریگەری بێ بۆ سەر هەم لایەنە سیاسیەکان هەم حکوومەت هەم هاوڵاتیان ینی زۆر جار باز لە پلانی دەرەکی دەکرێەوە هەمیشە دەوترێت لایەنی دەرەکی یاخود دەستی دەرەکی لەوەچە زۆر جار هۆکار بنیا هەوڵ بدەن بۆ تێکدانی ئەو دۆخەی کە لە هەرێمی کوردستاندا دروست بووە ینی ئەو لایەنانە چێن یاخود ئەو پلانجێڕیە چێ دەیەوێت کە هەرێمی کوردستان بە ئاقارێکی ناسەقامژیر بەرێت وە لایەنە سیاسەکانی خۆمان چۆن ئەتوانن ینی بەرپەرشدانەوەیشی خێرایان هەبێ بۆی کە بتوانن ڕوبەڕووی ئەو پلانجێڕیانە بێنەوە کە لە دەرەوە لە سنوورەکانەوە دێن بۆ ناو هەرێمی کوردستان. واللهی من بە بۆچوونی خۆم و بەو زانیاریانەی کە یعنی هەم بووە بە حکمی پێگەی سیاسی و تێکەلی ئەوانم یعنی لە دوای ڕاپەڕین یەک ڕۆژیش نەمبینیوە کە مەترسی نەبووبی لەسەر هەرێمی کوردستان و پلانجێڕیش نەبووبی لەسەر هەرێمی کوردستان بەڵام تاکید قۆناغ بە قۆناغ تەسیراتی بووە یان نەبووە قۆناغەکان کاتەکان حکم دەکات هەر کاتێک هەرێمی کوردستان بەهێز بووی بی یەک ڕێزی هەبوو بی ئەو درزانە دروست نەبووی بن تاکید کەمتر توانیویانە بتوانن سوود لەو دەرفەتانە وەربگرن ئێستاش یعنی حەزەکەم هەموو خەڵکی کوردستان دڵنیابی پلانی گەورە هەیە لە ناوچەکە و بەرژەوەندی دەوڵەتان لە ناوچەکە بە تایبەتی لە عێراقیش بەشێکە لە هۆکارەکانی ئەو پشێوەی کە هەیە و تەکیدیش ینی ئەوەی کە ئێستا لە کوردستانیش ڕوو تەسەور نەکەن ئەو ئاگرایی کە دەبی بەبێت دووکەڵ بیت ینی دووکەڵی هەیە تەکید هیچ ئاگرێک بەبێت دووکەڵ نییە و تەکید دەستی خەڵکێکی لە پشتە پەیوەستە بەوەی کە هەوڵ بدەن تەکید هەرێمی کوردستان پێش نەکەوی نەک هەر پێش نەکەوی ئەو دەستکەوتانی هەمانە ئەویش لەبار بچن ینی لەو ڕۆژانە ئەوەی کە تێبینیتان کردبی مذەکەراتی سەرۆکۆماری پێشووی ئەمریکا باراک ئۆباما هێشتا تەرجمە نەکراوە بە ئینگلیزیە باز دەکاتن کە ئەو کاتێک کە ئەو سەرۆک کۆمار بووە ینی حکمڕانەکانی بەشێک لە حکمڕانەکانی عێراق کە خۆشیان بە دۆستی ئێمە دەزانی داوایان لێ کردووە کە ئەمریکا ئەوەندە ئیحتیمام بە کوردستان نەداتن و ئەو فیدرالیە یان ئەو هەرێمەی هەیە هەوڵ بدەین بچووکەینەوە ئەو دەستکەوتانە بچووکەینەوە تەبیعی لەو کاتانەی کە ئێمە لێک نزیک بوونی ئەبێ ئێستا ئەو گرفتانە هەن بەو شێوە دەبێت چ بەرنامەیەکە بی و بە چ شێوەیەک بێن مامەڵە بکەن بە تەکید پلانجێڕیش هەیە تأكيد مصالحي دولي هي للمنطقة مصالحي إقليمي هي وإما الدولة وكباسم كل إما الدولة دين إما بشتين لا
منزومەی سیاسی عێراق لە پرۆس عملی سیاسی عێراق بەڵام ئێمە قەزیەیەکمان هەیە ئمە ملەتەچین زمانی خۆمان هەیە کەلتوری خۆمان هەیە خاچی خۆمان هەیە هەوڵمان داوە ئەو خاکە بپارێزین ئەمن ئەوڕۆ مناقەشەم لەگە برادرێک دەکرد باسی نەوت دەکرات کورد نەوتە وتم باشە خۆ شێخ محەممەدی حەفید خۆ چ نەوتی نەبوو يعني تسبيلان جريك لس الشيخ محمود هبو هولندا هول يعني حكومتي مملكتي الشيخ محمود لنا وبدرا دوزار قضيه كردستاني بوني خاككبو اوي نبو تسنوتي نبو براستي هول درا دجايتي شورش و كردو دسكوتكاني كردو ريكوتنامه يازدي ازاري حفتا بقريتن براستي امانه همو بيانون يعني خلشي ايمد دلنيابيتن هەرچی بە ساڵحی خۆمانە هەمووی تەسلیم بکەین دایانەوێت ئێمە تەسلیم بین دایانەوێت ئێمە وەکو محافظەیەکی عێراق وەکو دیوانیە وەکو بەسرا وەکو ئەو شوێنانە وەکو تکریت و مووسڵ مامەلەمان لەگەم چ ماڵ وێرانی چەند بەسەر ئەوان هینە دایانەوێت وە هیچیان بۆ ملەتی خۆیان بۆ ناوچەکانی خۆیان نەبووە و دایانەوێت بووە مامەلە لەگەمە بکەن و ئەوەی گرنگی شەئێستامان بەرەو هەڵبژاردنەکانی عێراق دەچین هەم ئەو کوتلە سیاسیانەی کە فەشەلیان هێناوە لە حکمڕانی لە عێراق دایانەوێت دەستە چەورەکانی خۆیان بە ئێمە بسەرنەوە وا بە شارع بڵێن کە هەرێمی کوردستان هۆکارە و ئەو دەوڵەتانی منتەقەش کە معنینە بە عێراق و بە مستەقبەلی پرۆسی سیاسی لە عێراق بۆ دانانی سەرۆک وەزیران بۆ دانانی سەرۆک کۆمار بۆ دانانی سەرۆکی پەرلەمان بۆ پێگەی سیاسی ئەو لایەنانەی کە لەوان نزیکت بە تەکید ئەویش کار بۆ ئەو بابەتە دەکەن جا تەبیعی هەوڵی بەرنامە دەدەن بۆی ئێمە ڕوبڕووی بەرپرسیارەتی بکەنەوە وا بکەن خەڵکی ئێمە لە ئێمە خەڵکی کوردستان لە ئێمە نیگەران بێ ئەو متمانەی لە ڕابردوو خەڵکی کوردستان بەو لایەنەی داوە چ لە کوردستان پێگیان بەهێز بووە چ لە عێراق پێگیان بەهێز بووە ئەو پێگیان نەمینی ئەو پێگە بەهێزیان نەمینیتن بەڵام بە تاکید ئەبێ ئەمەش هەوڵ بدەین لایەنە سیاسیەکان درێک بەو مەترسیە بکەین هەماهەنگی بکەین ئێمە ئەگەر مەترسی هەبی مەترسی لە سەلایەنێکی سیاسی دیاریکراو نییەم مەترسی لەسەر کۆی تەجروبەی هەرێمی کوردستان هەیە و هەموو لایەنە سیاسەکانیش ئەوانەی لە حکمڕانن و ئەوانەی ئۆپۆزیسیۆنن مەترسی لەسەر هەموو لایەک یەکێتی و پارتی لەسەر ئاستی بڵین پەیوەندی سیاسی نێودەوڵەتیەکانیان چۆن توانیویانە ئەم هاوسەنگیە ڕابگرن بۆی کە ئەو دۆخی کە لە هەرێمی کوردستاندا هەیە لە ڕابردوو هەم لە داهاتووشدا ینی بە ئاراستەیەکی هەڵەدا نەبرێت و بە ئاراستەیەکی چارەنووساز و پاراستنی دەستکەوتەکە بێت حقیقات یعنی ئێمە لە دەوری هیچ حزب و لایەنێکی سیاسی کەم ناکەینەوە چ ئەوانەی کە لە ناو پەرلەمانن و ئەوانەی دەرەوەی پەرلەمان بڵێن ینی کورسیشیان لە پەرلەمان تاکە کەسێکی ڕوئایەکی سیاسی ئەمە ڕێزی دەگرین و ئەوانەی لە حکوومەت شێمە هاوپەیمانین بەپێی ئەو ڕێکەوتنە سیاسیانە ئێمە هاریکاری یەکترین بەڵام بە تاکید ینی ناشاردرێتەوە پەیوەندیەکانی پارتی و یەکێتی پێکەوە هەماهەنگی پارتی و یەکێتی پێکەوە و ڕوئیای پارتی و یەکێتی پێکەوە بۆ حکومڕانی لە کوردستان و بۆ داخوازیەکانمان دەستکەوتەکانی خەڵکی کوردستان هەتا تەعاملی هەرێمایەتی و نێودەوڵەتیش تەسیری هەیە لەسەر کۆی پرۆسەی سیاسی و بە تەکیدیش دەتوانین بەو ڕوئیا موحەدە دەستکەوتی گەورەتر بەدەستبینین و دەتوانین هەرێمی کوردستانیش بپارێزین. کاگە عەلیسەنیانی ئەمە وەکو هەرێمی کوردستان و بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان و دوجار حکوومەتی هەرێمی کوردستانیش کە ینی ئێستا توانێت بۆ نمونە لە ڕووی هەم سیاسی هەم لە ڕووی ینی چۆنەڵی ئیداریەوە سیستمەکە بپارێزیەوە هەرێمەکە بتوانێت لە ئاستێکی باش بەڕێوەبەرێت بەڵام ینی دوجار ئەمە پێویستی وەکو جەناب تەڵی بە پاڵپشتی هەم لایەنەکانە لە ناوخۆ هەم ئێمە پاڵپشتی ینی هێزێکی دەرەشی بە هێزیشمان دەوێت هەمیشە لە ڕابردوودا ینی بازە ڕۆڵی ئەمریکا ئاکرا لە پاراستنی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان چۆن نەتوانێت سوود ببینێت لە ڕۆڵ و پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئەمریکادا بۆی کەریج نەبێت لە ئێستادا کە ئێمە ڕوبەڕووی ئەم کێشە و قەیرانە قورسانە بینەوە چ لە ڕووی داراییەوە بێت چ لە ڕووی سیاسیەوە بێت چ لە ڕووی ینی بۆ نمرە پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا بێت ینی هاوکارمان بێ ئەمریکا لە تێپەڕاندنی ئەم ڕۆژە قورسەی کە هەیە ئەتوانین سوود ببینین لە ئەمریکا ئێمە حقیقت ئێمە واقعی بین دوای ڕاپەڕینی نۆتویەک ئەگەر ئەو قرارە نێودەوڵەتیە نەبایە قراری 688 کە کوردستانی پاراست فرانسیەکان دەوریان هەبوو و تەکید دوایش پاشیش لە ئازادی عێراق و ئەمانە ئەمریکا و هاوپەیمانەکانی دەوریان هەبوو لە شەڕی داعش بۆ پاراستنی کوردستان و هاوکاری عێراق بەکشتی ئەمریکا و هاوپەیمانەکانی دەوری هەبوو ئێمە حقیقت
علاقەمان هەیە پەیوەندیمان هەیە پێکەوە لەگەڵ عێراق لەگەڵ ئەمریکا و لەگەڵ هاوپەیمانەکانی سەرڕای دەوڵەتەکانی منتقەش دەوڵەتەکانی ئیقلیمی چونکە دەوڵەتەکانی ئیقلیمیش جیرانی ئێمە مەساڵحی مشتەرەکمان هەیە ئێمە هەوڵ دەداین ئەو بەرژەوەندی هاوبەشە ینی نەبینە بەشدار دەست بۆ لایەک ئەمە قەزیەیەکمان هەیە بەرژەوەندەکانی خۆمان دەپارێزین بەڵام حەزی شەکەین ئەو پەڕی دۆستایەتی ئەو پەڕی بەرژەوەندی هاوبەشمان لەگە دەوڵەتەکانی جیران هەبیتن و ئەو ناکۆچی و نیگەرانیەی دەوڵەتە ئیقلیمیەکانیش لەگە ئەمریکا و غەرب و ئەوانە ئێمە نەبینە بەشێک لێی ئێمە هەوڵ بدەین ئەو دۆستایەتی دەوڵەتە هەرێمایەتەکان بپارێزین و بە تەکید پژگیری نێودەوڵەتیش بۆ قەزیەی خۆمان بۆ تەجروبەی خۆمان بۆ پرۆسەی سیاسی لە عێراقیش هەموو هەوڵ بدەین سوودی لێ وەربگرین چونکە ئەمە بە تەکید لە ڕابردوودا سوودمان لێ وەرگرتووە ئێمە سیاست دەکەین بەڵام سیاست لە پێناوی پاراستنی ئەزمموی خۆمان و بەرژەوەندەکانی خۆمان و ناشمانەوێ ئەو پەیوەندیان لەسەر حسابی چلایەک بی پەیوەندی ئەمریکا لەگەڵ ئێمە پەیوەندی غەرب لەگەڵ ئێمە لەسەر حسابی ئێران لەسەر حسابی تورکیا لەسەر حسابی سووریا لەسەر حسابی خەلیج نامانەوێت لەسەر حسابی کەسبی و پەیوەندەکانی ئیقلیمیشمان بە تەکید نامانەوێت ببیتە بەشێک لێ بۆ دژایەتی ئەو سیراع و ململانەی دەولی و ئیقلیمیەکە هەیە. زۆر جار کاتێک کە باز لە پەیوەندی دۆستانەی پارتەکانی هەرێمی کوردستان دەکرێت بۆ نمونە لەگەڵ وڵاتانی دیکە یاخود لەگەڵ خودی وڵاتی عراق ئێمە خۆمان بەشێکی لە وڵاتی عراق یعنی لە هەرێمی کوردستان زۆر جار ئەمە پێچەوانە دەبێتەوە لایەنێک بۆ لایەنێکی دیکە ئەم پەیوەندانە بە تەخوی نەبینێت یاخود بە چۆنەڵی نەمانی متمانە دەبینێت لە نێوان هەرێمی کوردستانە ئەمە تا چەند ڕاستە ئەگەر وایە چۆن ئەتوانین ئێمە ئەمە چارەسەر بکەین بەڕاستی؟ وڵی خۆی دەزانی هەندێک جار ئێمە لەو پەیوەندیانە دەستمان سوتایە هەندێک جار زەرەر بە ئەزمموی هەرێمی کوردستان کەوتووە بەڕاستی ئێمە هەوڵ بدەین هەموو لایەکمان حکوومەتمان هەیە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێممان هەیە و پەرلەمانی کوردستانمان هەیە سەرۆکایەتی پەرلەمان هەیە بۆ مامەڵەی ڕسمی هەوڵ بدەین واجیهەی تعاملی ڕسمی لەگەڵ دەوڵەتەکانی منتەقە طبیعی هەرێمی کوردستان بیتن نەک لایەنە سیاسیەکان لایەنە سیاسیەکان چونکە بە بەشەچین لە حکوومەت چونکە تەکید لایەنە سیاسیەکان لە دنیا شوایە حزب و لایەنە سیاسیەکان مامەڵایان لەگە حزب و لایەنە سیاسیەکان هەیە ئاساییە لێرە حزبەکانی مەی هەرێمی کوردستان پەیوەندیان لەگە حزبەکانی دەوڵەتەکانی ئیقلیمی شەبی لەگە حزبەکانی کۆمەلگای نێودەوڵەتی شەبیتن بەڵام بۆ مامەڵەی ڕسمی ڕەنگە تأكيد واد درسترا ولا برجوندي هريمي كردستانيشا لبرجوندي طبيعي او دوخشا حكومتي هريمي كردستان سلوكايتي هريم سلوكايتي برلمان يعني برلماني كردستان بلين او معامليه بكاتن بلام هرواشا يعني للدنياش اتفاقات لقى الاحزاب ناكري اتفاقات لقى الدوله كان ذكري امش هريمين راس الدولتين بلام بالتاكيد هريمي تشين هريمي حساب بوكراوين و ئەو ڕێککەوتنانەی کە مەبەستی لایەنە سیاسەکان بە تایبەتی ئەوانەی لەناو هاوپەیمانن لەناو حکوومەت دەکرێت مەسەلەن بە هەماهەنگی لەگەڵ ئەو لایەنانەی کە هاوپەیمان لە حکوومەت بکەین بەواجیە ڕەنگە ئەوە لە بەرژەوەندی ئێمە بیتن لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بیتن. خاڵشی دیکە کە ینی ئەمەوێت تەشیدی لێ بکەمەوە هەمیشە دەوترێت ئێمە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان و ئەمە خەڵکی ژیانی زۆر جارواڵێک کە چاوپێکەوتی لەگەڵەکەی یاخود زوربەی چاودێرانی سیاسی یاخود بەرپرسی زۆرێک لە لایەنە سیاسەکانی ژەمیشە و قسەی دەکەن کە دەوترێت بۆ چارەسەری قەیرانەکانمان ئێمە عمقی کێشەکانمان بەغدایە یاخود عمقی هەرێمی کوردستان بەغدایە دەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ بەغدا بۆ نمونە ئێمە گەر وەکو هەرێمی کوردستان ینی با ڕەشبین نەبین ئەگەر لەگەڵ بەغدا ڕێنەکەوتین لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و خودی حکوومەتی هەرێمی کوردستان بژاردەی دیکەی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان. طبيعي فعلا إما ما دام طبيعي لقى العراقيين وإما ريفراندوم ما كرد كومالجيني ودولتي هاري كارمان نبو كهاري كارمان نبو إما ما دام استبششين العراق أبي بقرينا يعني لقى العراق تفاهم بكين بلان خو أجر عراق بكات السياسة كاني عراق حكومتي اتحادي آمادة نبو قرفتي بودروس كذا بيحاول بدين لايني سيم بيننا ناوي نتوي قرتوكان او دولتاني زلهيز اواني معنينا ببروسي سياسي العراق بين الناو اجر ايما كمو كوريلاي ايما هي دتوانن امان ببناو طرف السيم ايما شي احراز دبين بران بريان اجر كمو كوريلا مركز لبغداد بالتاكيد
ئەویش ئەبێ ئامادە بیتن گرنگە ئەگەر ئێمە نەگەینە ئەنجام هەرێمی کوردستان هەوڵ بدە تەرەفی سێم بێتە ناو ئەو بابەتە چونکەمە دەستورمان هەیە ئەو تەرەفی سێمە بە تایبەتی نەتەوە یەکگرتوەکان بۆی بێ کاکە دەستور جێبەجێ بکە ئێمە چمان دەوێتن یعنی ئەگەر دەستور جێبەجێ بکرێ ئەو مادە دەستوریانەی کە پەیوەستن بە هەرێمی کوردستان مە قەنەعاتمان وایە ئێمە لەو گرفتانە دەرباز دەبین ڕاستە ینی لایەنێکی دیکەش کە ئێمە بەڕاستی لە هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان زۆر جا تاکیدی لێکەنەوە بەغدا ینی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکانی ژیرۆدە کردەوە بەس بە تەنها بە کێشەی موچە و بودجەی هەرێمی کوردستان ئەوەی کە بیرمان چۆتەوە بەڕاستی ینی ناوچە کێشە لە سەرەکانە مادەی ١40 ینی بۆ نمونە کۆمەڵێک لایەنی دیکەی دەستوری هەیە کە بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێ نەکردووە ینی یەکێتی و پارتی و بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی دیکە تا چەند لە کۆبوونەوەکانیانە لەسەر ئەم خاڵە بەڕاستی پێداگرن کاگالی حقیقات ئەمە دوێنێش باسکرا و لە کۆبنەوەکانی پێشووتریش باسکرا کێشەی ئێمە کێشەی موچە نەبووە سەردەمی سەدام و عەبدولسەلام عارف و عەبدولڕەحمان عارف و عەبدولکەریم قاسم و مەلەکیش ئەوەی کە موچە خۆر بوو موچەی هەبوو کێشەی ئێمە کێشەی سیاسی کێشەی خاکە کێشەی کۆمەڵک بابەتی ترە کە لە دەستور ئیشارەتی پێدراوە وە ڕێگە چارە نەخشە ڕێگەی بۆ دانراوە بۆی بتوانین چارەسەر بکەین و حقیقەت ئێمە وا دەبینین کە مرکز بەغدا ئەو گرفتانە یان ئەو کارتە فشارانە بەکاردێنی بۆی ئێمە ئەو بابەتە ئەساسیان لە بیرمان بباتەوە بۆیە یعنی مەسئولیەتی ئەو ڕۆی لایەنە سیاسەکان بە تایبەتی ئەوانەی کە بەرپرسیارەتی گەورەیان لەسەر خەڵک متمانەی پێکردین لە حکومڕانن ئەو بەرپرسیاری هەم بۆ خەڵکشی بکەنەوە هەمش پێداگیری بکەن هەر بە لەسەر موچە و بودجە و ئەمانە نەوەستین و بە تاکیدیش ناوەستین چونکە ئەمە قەزیەیەکە پەیوەستە بە ئێستا و ئایندەی ئێمە پێویستە بە حقوقی ئێمە پێویستە بەمانەوەی ئێمە لەو ئەزمونە یان بەردەوامی وانەوەی ئێمە لەو ئەزمونە بەڵێ کاگێ ئەلیحسێن من دەمێک و بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان دوا سەرنج و پەیامی خۆت بۆ هەم لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم ئەو هاوڵاتیانەی کە ئێستا لەبەر ینی بژێوی ژیانی خۆیان لەبەر بێموچەیی لەبەر باروگوزەرانی سەختی ژیانیان ڕژاونەتە سەر شەقامەکان و یاخود بۆ نمونە هەندێک کار و کردەوە لێرە دەکەن کە ئەمانە نیشانەیەکە بۆەوەی کە ئەمان بەڕاستی تر چۆنەڵی پێویستیان بۆی حکوومەت ئاوەڕیان لێباتەوە دوا پەیام و سەرنجی خۆت ئەمێ بگەێنیت فەرموو پەیامی من طبیعی تاکید پێش هەموو شتێک بۆ خۆمانە یعنی بۆ ئەو لایەنانەی کە هاوپەیمانن لە حکوومەت کە هەوڵ بدەین بەرپرسانە زیاتر و شان بدەینە بەر بەرپرسیارەتی وەلایەنێکی سیاسییان دوو لایەن بە تەنها بەجێنێرین لە ساحەکە ئەمە مەسئولیەتمان هەیە لەسەرشان و پەیاممان بۆ لایەنە سیاسیەکانی کە دەرەوەی حکوومەتیشە ئەوانیش بەرپرسیارەتیان لەسرە بەرپرسیارەتی ئەو ملەتیان لەسرە بەپێی پێگەی خۆیانی سیاسی و بۆ خەڵکی کوردستانیش هاوڵاتیانی خەڵکی کوردستان ئەوانەی کە موچەخۆرن ئەوانەی کە دۆخی داراییان خراپ مافی خۆیانە ئەرچی حکوومەتەکە بە دوای داخوازیەکانیان بچی بەڵام هەوڵ بدەین بەهێمنی بەنەرمی نەبیتە هۆکاری ئەوەی کە پشێوی دروست ببیتن و ئاسایشی کۆمەڵایەتی تێک بچی چونکە بە حقیقت مەترسی هەیە دوژمنان لە کەمیندان و ئەو مەترسیە تەنها لایەنێکی سیاسیان دوو لایەن یان معارەزە یان هەموو بە کۆی پرۆسەی سیاسی دەگریتەوە مەترسی لەسەر هەمومانە و سەرکەوتنیشبی بە تاکید سەرکەوتنی هەمومانە تاکید ئێمە بە یەک ڕێزی و یەکگرتووی و تێکگەیشتن و دیالۆگ دەتوانین ئەو قۆناغە شتێپەڕین ئەگەر ئێمە پیلانجێڕیش هەبیتن دژی هەرێمی کوردستان بەڵام دۆستیشمان هەیە هاریکارمانە و هاوکارمانە بۆ تێپەڕاندنی ئەو قۆناغە سپاس بۆ بەڕێز کاک عەلیحسێن بەرپرسی مەکتەبی پەیوەندی کوردستانی و عراقیەکانی پارتی دیموکراتی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لە شاری ئەولێرە لەگەڵمان بوو سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز دەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا تا بێگەشتنەوەشی دیکە خواتان لەگەڵ